یاریەکانی خولی لاوانی کوردستان لە سنووری پارێزگای هەولێر هەفتەی دووەمی بەڕێوەچوو 4 یاری لە یەک کاتدا ئەنجامدران. لاوانی هەولێری پێشەنگ بووە میوانی شەقڵاوە، لانیوە یەکەم کوڕانی هەولێر بە تاکە گۆڵێکی محەممەد سامی پێشکەوتن، لانیوەی دومیش پارێزگاریان لە گۆڵەکەیان کرد و یاریەکە بەم ئەنجامە بە کۆتا هات. لە یاریی دیکە هەردوویانەی ڕواندز و هەندرێنی خاوەن سێخاڵ بەیەک گەیشتن. لاوانی هەندرێن لە نیوە یەکەم بە گۆڵێکی عەبدوڵڵا عیمادی هێرشبەر پێشکەوتن، نیوەی دووەمیش هەر بەم ئەنجامە درێژەی کێشا و هەندرێن دووەم سەرکەوتنی نووسیەوە. لاوانی پێشمەرگەی هەولێریش میوانداری سۆرانیان کرد، لا نیوە یەکەم لاوانی پێشمەرگەی هەولێر بە 2 گۆڵ پێشکەوتن. گۆڵ یەکەم یاریزانان یانی سۆران بە هەڵە لە خۆیان تۆمار کرد و گۆڵی دووەمیشیان خۆشی شوکر تۆماری کرد. لا نیوەی دووەمیش بە ئەسیستی خۆشی شوکر لاوانی پێشمەرگەی هەولێر 2 گۆڵی دیکەیان لە ڕێگای کاروان عەزەدین و وڵات نەجات تۆمار کرد. لاوانی سۆرانیش گۆڵێکی جوانیان لە ڕێگای عەبدوڵڵا شەریفەوە لە یاریەکە تۆمار کرد. لە دواساتەکان یاریزانانی لاوانی یانەی سۆران گۆڵێکی دیکەی هەڵەیان لەسەر خۆیان تۆمار کرد و یاریەکە بە 5 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک با سوودی لاوانی پێشمەرگەی هەولێر بە کۆتا هات. ئێمە کویانی پێشمەرگەی هەولێر ماوەیەکی زۆرە نێزیکەی 3 بۆ 4 مانگا ئامادەکاریمان کردووە بۆ خولی کوردستان. لەخوا بە زیاد بێ ئەنجامەکانشمان لەو 2 یاریەی ڕابردوودا باش بووە و ئیشاڵڵا ئەمان زمانەوەیە کە یەکێک بین لەو دویانەیە کە سەر دەکەوێت بۆ قۆناغی کۆتایی و چامان لەوێ ئیشاڵڵا ئەم ساڵ نازناوی خولی کوردستان بەدەست بێنی. ئێمە ئەو تیپەمان تەنها لە کاتی دەستپێکی خولەکە کۆکردوتەوە، تیپەکەشمان کەم ئەزمون یایزانەکان یەکەمین جاریان بەشداری پاڵۆنتێکەکەن ئێت و تیپێک بۆ پاڵۆنتێکا بەقەوت بەهێز ئەوە ئامادەکە پێویستی بە ئامادەکاری 3-4 مانگە بەخۆش دەزانین تیپی لاوان وەکو تیپەکانی پێشکەوتنی یایزانەکان کەس ئەزمونن تو پێویستە لە لایەنی مەهاری، لایەنی تەکتیکی، لایەنی نەفسی ئەوانە دەبی ئامادە بکرێت. لارێکی دیکەش لە پیرمام لاوانی برایەتی بووە میوانی ئەڕاد، برایەتی بە گۆڵێکی محەممەد عەبدوجەبار لە نیوە یەکەم پێشکەوت و ئەنجامی کۆتایی یاریەکەش هەر بەم شێوەیە مایەوە. بەم جۆرە دوای ئەنجامدانی 2 هەفتە لە یاریەکان هەولێر و هەندرێن خاوەنی 6 خاڵن و لاپلەکانی یەکەم و دووەمن، پێشمەرگەی هەولێر و برایەتیش خاوەنی 4 خاڵن و ڕواندزیش خاوەنی 3 خاڵە. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێیام هەولێر.